ساڵی 2024 ساڵێکی پڕ لە نەهامەتی و چاوەڕوانی لە هاتن و نهاتنی موچە بەڕێکرا. هاوڵاتیانی هەڵەبجە باز لە کێشە و گرفتەکانی موچە دەکەن و دەڵێن حکوومەت هۆکاری سەرەکی بوو لە بەردەم چارەسەر نەکردنی کێشەی موچە. بەخواجی خوا بەشخوا ئەمانمانە کۆکەوت بەخوا ڕۆژ لە ڕۆژ ئەمانە خراپ بوو چی ئەوەی ڕەحمی خوا دلیانێ شاک ناوی مەگە خوا ڕەحم ئەمانە لەخوا ناترس بنی مثال سێمانی خواگەر بنیشی بۆ 2024 چی پارەی خوارد من وەکو خۆم کە موچەم نییە حەزەکەم موچە هەبێت لە بەرخازیەوە کەسبەکەی ئێمەشە جوڵێ کەسبەکەی ئێمەش وەکو کابراوتی غازەکەی وەکو کابراوت کە بە قرز نایبە پارەکەمان هاتێ ئەوە مەسەلەکەی ئەوەیە لە 91 کە ڕاپەڕینەکە کراوە هەر خراپبوو بۆ ئێمە هەتا گوێسە ئومێدم نییە بەتەمە ئومێدیژمە بە چاکیژم. ساڵی 2024 بەگشتی هیچ مانگێک موچەخۆران لە وادەی ئاسایی خۆیدا موچەکانیان وەرنەگرتووە، تەنانەت موچەی مانگیدا لە نێوەڕاستی مانگی 12دا بەشکراوە. هاوڵاتیانیش خەتا و ئۆباڵەکەی خەناستوی حکوومەتە بەسەر چووەکەی هەرێم. بە خۆداچوونەوەیەکی کاربەدەستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی پۆزەتیڤ و باشتر بە خۆداچوونەوەی بکەن بۆی کەوا بتوانن هەرچی زیاتر بارودۆخی هەرێمی کوردستان و موچەخۆران بەرەو باشتر بڕوا، چونکە لە ڕاستیدا ئەوەی کەوا هەرێمی کوردستان ئەمریکەوە تەحملی کردووە ڕەنگە کەمی لە تەحملی ئەم وەزعی بکاکەوە بەسەریات. ساڵێکی پڕ نەهامەتی بۆ موچەخۆران، ساڵێکی پڕ ناخۆشی بۆ موچەخۆران، هیواداری ساڵانی داهاتوو دەسەڵاتدارانی کوردی بەخۆیان نابچنەوە چیتر ئەم میلەتە نەچەوسێرنەوە، چیتر موچەخۆران بەو شێوە سزا نەدەن. معقول نییە موچەخۆرێک یعنی 80 ڕۆژ جارێ موچەیەک وەربگرێت لە کاتێکتا تۆ دەوامی پێ بکەی ڕۆژانە دەوام بکە ئەم موچەخۆرە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕین و دۆخی ڕزگاری ساڵ لە دوای ساڵاواتیان بە کۆتایاتنی شەڕی نێوخۆ و دۆخێکی ئارام و بێململانەی پارتی و یەکێتی دەخواست. زیاتر لە 10 ساڵیشە گرفتاری قەیرانێکی دارایی کراون، هەربێ ئەنجام ساڵ دەژمێرن و تا ئەم دوێزش بەڕێوان ببەن هیچ ئومێدێک بۆ چاکبوونی دۆخەکە نییە و ساڵ تەنیا ژمارەیەکە و زیاد و کەم دەکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.